من کچێک بووم تەمەنم 17 ساڵ بوو لە ماڵی باوکم ژیانێکی زۆر ناخۆشم هەبوو. دایک و باوکم بەردەوام شەڕیانە کرد، شەڕەکانیشیان زۆر بێمانا بوو. یعنی لەسەر چاتێکردنێک باوکم چینێکی بە دایکمە کرد، لەسەر چوونە دەرەوەیەک دایکم شەڕێکی زۆری لەگەڵ باوکمە کرد. ئەمە بچووکترین شت بێجگە لە شتی تر. شەڕێکی زۆر ناخۆش بوو، ئیتر ڕۆژێ نەبوو، دوان نەبوو، هەموو تەمەنم لەوەتی من فامم کردێتەوە دایک و باوکم بەو شێوەیە بوون. من تاقانەم و دوو برای گەورەشم هەیە، براکانیشم زۆر بێڕێزیم پێەکەن. بێڕێزیەکە چۆنە؟ یانی لە ماڵەوە هەرچیان بۆ بکەی پێی نازانن، پێشگە لە نەبوونیەکی زۆر براکانە لە خۆ بچووکترن یا گەورەترن؟ نا لە خۆم گەورەترن، لە خۆت گەورەترن. بڕواکەی تااقەتی ئیشیان نییە بە هیچ شێوێک، هەر باوکمە ئیشەکە. یا بەس برایەکەم تقریبان مانگەی ئیشی کرد تااقەتی نەما. لە ماڵەوە بوون بەبار بەسەر منەوە، بەسەر دایک و باوکمەوە، ئیتر قسەی زبر، قسەی ناخۆش، ئەوەی زۆر ناڕەحەتی کردوین نەبوونی بوو. باشە تۆ تەلەبە بووی؟ بەڵێ من تەلەبە بووم، لە مەکتەب بووم، ئەچووم بۆ مەکتەب بە زۆری خۆم ئەچووم. یعنی ئەوەنە ژیانم ناخۆش و برا ئەیان بۆچی بۆ مەکتەب بۆ خوێنی دانیشە ئیشێکمان بۆ بکە، ئەی تۆچی بۆ مەکتەب کێ چێشتێکمان بۆلێنێ. ینی ئەوەنە ژیانم ناخۆش بوو. یعنی من بووم بە کارەکرد بۆ ئەوان وەکو ڕۆبۆتێک ئیشیان بۆ بکە، چێشتیان بۆ لێنێ، جلیان بۆ بشۆ، ئەوە ئیشی من بوو. ینی دکتۆرەگیان ئێمە هەمومان نەزانین کچ ژینگەیەکی زۆر لەباری پێویستە لە ماڵەوە. خۆشەویستی دایک و باوکەوێ، خۆشەویستی برای ئەوێ. یعنی زۆر خۆشە بۆ کچێک ئەگەر براکەی دەست بێنێ بەسەریا نازی بکێشێ، بڕوا بکە، ئەوە هەموو شتێکە بۆ کچ. بەڵام ئەوەم نەبوو. من لە ڕەفقەکانما ئەم بینی براکانیان هێنان بۆ مەکتەب، تەنانەت بە پێش نەک بە سیارە. یا باوکی ئەوەنە خەفەتم ئەخوار، ئەوەنە ناڕەحەت بووم، نە ئاگام لە دەرز بوو. لە ماڵەوە ئەوە وەزعەت بێت لە مەکتەب، ینی بەتمای سعی بکەی سعیم هەر نەبوو. ئەچووم لە مەکتەب پێشەوە نیم سەعات زووتر ڕۆیشتم لە ساحەی مەکتەبەکە، تۆزێک سعیمە کرد، ئەوە هەموو سعی من بوو. دکتۆرەگیان ئیتر وا بیرم کردەوە کە من ئیتر ئەبێ شوو بکەم. ڕەفیقێکم هەبوو، ڕۆژێک دانیشتبووین، تۆزە باسی خەمی خۆم بۆ کرد، وتی خزمێکم هەیە تەمەنی 30 ساڵە، بە دوای کچێکی گەنجاگەڕێت، تۆ بۆ شووی پێ ناکەی. من بەبێ بیرکردنەوە خواخوام بۆ شوو بکەم، بەس لەبەر یەک شت، ئەوەنە لەو ماڵە بچمە دەرەوە، هیچ ئامان نەمەزانی شوکردن چیە، نەمەزانی ژیانی شوکرد، وا مەزانی هەر ئەوەیە تۆ چتە ماڵە مێردی خۆ وام ئەزانین چێشتی بۆ لێنێ، جلی بۆ بشۆ، ئەمە ژیانی ژن و مێردایەتی. من وا بیرم کردبەوە. ئەیتر هاتە داوام بە یەکەم هاتنە پێشەوە ماڵەوە ڕازی بوون. تۆ نەوتبینی بوو پێشتر کوڕەکە؟ بە هیچ شێوەیەک نەتبینی بوو. ئەگەر بم بینینی چی؟ ئەگەر و کاتەشی هاو بۆ داوات هەر نەتبینی؟ با لە کاتی داواکردنا هاتنە ماڵەوە، ئەیتر هەرەوەنە وتیان با کچەکە ببینین، چون منیش کوڕەکەم بینی، بەدڵیشم نەبوو. بەدڵە نەبوو؟ نەوەڵڵا بەدڵم نەبوو بە هیچ شێوەیەک. بۆچی بەدڵە نەبوو؟ نازام، ئەوە نەبوو کە خۆم حەزم لێ بێت، تەمەنی زۆر گەورەتر بوو لە من. هەموو کچێک پیاوێک لە زەهنیا هەیە بڵێ من ئەمە ئەو پیاوەیە کە من شووی پێەکەم، بەس من بۆ ئەوە شوم ناکرد کە بۆ حەزێکی خۆم بڵێم ئیتر تەواو ئەمە ئەو پیاوەیە من شووی پێەکەم، نا، بەس لەبەرەوەی لەم ماڵە بچمە ماڵێکی تر. ئەمود ئەوەی بۆ ئەمانی ئەەکەم بۆ مێردەکەمی بکەم زۆر باشترە. بەڵام زۆر بەداخەوە زۆر بە عەکسەوە دەرچوو. ئەوە وشم پێکرد هەتا ساڵ و نیوێک ژیانم زۆر خۆش بوو. وام ئەزانی هەموو دنیاهی منە، زۆر باش بوو لەگەڵم، ماڵی خست و خەزورم هەمووی باش بوون لەگەڵم. دوای ئەوە وردە ئیتر زانیان زڕوف ناخۆش بووە، ڕووی ڕاستەقینەی خۆی دەرخست. زۆر خراپتر لە براکانم، زۆر خراپتر لە باوکم، ڕۆژ نەبوو ئێمە شەڕ نەکەین. هەرچۆنە من تەحەموڵمە کرد، جوابم نەئەیە، ئەمود با کێشەیە دروست نەبێ، با من وەکو دایکم جوابی نێمەوە، چونکە دایکم باوکم شتێکی بوو تا جوابیە ئەوە بە شەڕ. من دەرسێکم ئەمون با جوابی نێمەوە، کە جوابم نەئەیە خراپترە بوو. ئەی تۆ من بە پیاو نازانی، جوابم بۆ جوابم نایتۆ، ئەهاو شەقی لێیە. شەق لە ئافرەت دراوە، شەق لە بێگیان نەدرێ، بۆ لە ئافرەت دەدرێ.
چەند جار پێوتم من هەر وەک فلیپینە سیر دەکەم بخۆ لە ماڵە بخۆ دانیشە. باشە زۆر هۆکار زۆر چی بوو کە ناخۆش. خراپ بوو؟ تۆڵی ساڵ و نیوەک ژیانمان زۆر خۆش بوو، ئەی ئەبێ هۆکارێکە بوو بێ کەوای لە کردبێ. نازانم لەوانەیە بێزار بوو بێ لە من یا هەز ئەوەیە من ناکەی زۆر لەوانەیە زۆر خەتا لە خۆتا بوو بێ تۆ لەوانەیە تۆ گۆڕابوو بیوە ئەو وای لێ هاتووە چکە پیا هەر لە خۆی ناگۆڕێ بەو شێوازە تۆڵی ساڵ و نیوەک زۆر زۆر باش بۆ بووم. ئەی دوای ساڵ و نیوەک چۆن یەکسەر وای لێت بگاتە ئەوەی کە دەست بەرزکاتەوە و شقت لێبا و بڵێ وەکو فلیپینە سێری تۆەکەم. ئەی تۆ هیچ خەتایەک لە تۆیان نەبووە؟ ماڵی باوکی تۆزێک لێمەوە نزیک بوون تقریبان 3-4 ماڵێکمان بین بوو. من زۆر خۆم کردووە ماڵی ماڵەکەی خۆمەوە. ئەوان ئەیانویست ئەبایە من هەموو ڕۆژێک بچم بۆ ماڵیان، ئەیانویست هەموو ڕۆژێک لە ماڵی ئەوان بۆ نمونە لە سفرەی نیوەڕۆ بێ یارمەتیان بم، دایکی بچێ بۆ هەر شوێنێک من لەگەڵ یابم کە سوکارەکەی بۆ هەر شوێنێ ڕۆیشتن فەرموو تۆ بڕۆ لەگەڵ یان بە ئەبێت تۆ بچی حەزیان بەیانی کردووە لەگەڵ یانابیت، حەزیان کردو تۆ بووکیانی لەگەڵ یانابیت و بچیتە دەرەوە لەگەڵ یانا و نان بخۆن پێکەوە و لەوانێوان ئەزین چۆنە زۆر جار هەیە هەندێک خێزان لە خێزانێکی تر جیاوازێ سە خێزان هەیە زۆر کۆمەڵایەتیە حەزەکە کە ژنی هێنا بۆ کوڕەکەی ژنەکەی تێکەڵ بێ لەگەڵ یانا بچێتە دەرەوە بەعکسەوە لەوانێ بۆ لە خۆشەویستیان بێ بۆ تۆ حەزیان کرد و دایمە بێکەوە بن و خەسووت حەزی کرد بێ بەگەڵ لەگەڵ تۆیا بچێتە دەرەوە. یعنی زۆر جار هەیە ئەوانە ئێمە نابێ بیانکەین بە کێشە بە دیوێکی ترا سێری ئەم شتانە بکە لە برێ بە دیوێکا سێری بکەی بڵێ ئەمە ئیزعاج مەکەن و هەموو ڕۆژە لە ماڵیان و ئیشم پێکەن نا بەو دیوەی ترا سێری بکە کە ئەوان تۆیان خۆشەوێ ئەوان حەزیان کردو تۆ بەردەوام لەگەڵ یانابی وەکو کچی خۆیان بەردەوام لە بەرچاویان بی بۆ بەم شێوازی تر سێری نەکردووە سێری بابەتەکە. ئەزانین چی دکتۆرەگیان قسەکە و زۆر زۆر ڕاستە، بەڵام من زۆر هاتو چۆمەکردن تعلیقی خەسوم و دشەکەم زۆر ناخۆش بوو. یعنی من لە قسە نەئەچوم بۆ ماڵیان، من مەکتەبم تاو نەکردبوو باش زۆر ناخۆشە تۆ پێت بڵێن ئەرێ ئەمە بێشەهادەیەکە بۆ هێناوە ئەو تۆ بۆ مەکتەبت تاو نەکردووە و تۆ بۆ دایم لە ماڵی باوکتا هەر شەڕ و بەزم بوو. یعنی چەند جار پیاوەکەم بە منی و تۆ بۆ لە ماڵی باوکتا حاڵە زۆر خۆش بووە ئەتەوی لێرە چی بەنسی بێ هەرەوەیە جارێ بۆ مەسروف مامۆساکەن بە هیچ شێوەیەک مەگەر چۆنها ئەگەر ڕۆژێک بچوایەتە دەرەوە 3000 بۆ مندانە ئەو مناڵە من چی لێ بکەم تە شتێک زیاتر دانێ لەوانەیە بی بە من دەرەوە شتێکی پێویستە ئەمە خواردنی ماڵەوەیە ئەمەشی چێ مێردەکەت کاسپە کاسپیەکە بەڵێ باشە. ئەی وەزعی مادی چۆنە؟ لەمام ناوەن تۆزێک کەمترە زۆر باش نین ئەو هەر ئەوەیە ئەخۆین و هەرەوە ینی ئەوە نییە بڵێ زڕفمان باشە من بتوانم لە غیری مەسروفی خۆم پارە سەرفکەم نە. باشە پێشتر کاڵی ساڵ و نیوەک ژیانم خۆش بووە ئەو ساڵ و نیوە مەسرفیە کردی کێشەی ئەمانت نەبوو ئەیداوای پارەی بکردی تا پارەتە پارەیەتە؟ بەڵێ ئەو کاتە کێشەی نەبووە؟ نا ئەو کاتە کێشەشی نەبوو. خاتونگیان ئێمە زۆر جار هەیە پیا و کە تۆڵی کاسپیە کاسپیشی تر ئەوەیە ئیشەکەی ئەوە نیە بڵێ ئیشەکە و معاشێکی بەردەوامی هەیە جاری وای کاسپەکەی باشە جاری وای کاسپەکەی باش نیە مادەم ئەو ساڵ و نیوە باش بووە لەگەڵ تاو کێشەی نەبووە جاری وای لەوانێ کێشە لە کاسپەکەی بێ دەرامەتێکی وای نەبوو بێ یعنی ئەو کاتانی کە تۆڵی داوای پارەم لێ کردو بە 1000 حاڵ ئەگەر 3000 یا بێتمێ لەوە چلو کاتیا هەرۆنی بەدەسەوە بوو بێ یعنی ئێمە زۆر جار بگەڕێنەوە بۆ ئەوەش تۆزە مڕعاتی پیاوەکانیش بکەین چکە خۆتە بێ بزانی کە ئەم کاسپیە وەزعەکەیشی لەوانەیە زەختێکی زۆری ئیشکردنی لەسەر بێ زەختێکی زۆری مادی لەسەر بێ هەر ئەوە نەبتوانێ ینی زۆر جارمانە مەکەن بە کێشە لە بینی خۆتانە ئەگەر تێگەیشتنەکە بێ لە بینتانە ئەگەر تەفاهۆم و پێکەوژیانێکە بێ لەگەڵتانە ناکرێ زۆرشی بچووکیش بکەی بە کێشە مادەم تۆ ئەمان هەموو جارێک گەڕێمەوە بە ئەوی ئەوڵ کە باست کرد و تە ساڵ و نیوێک خۆش بۆ ژیانمان کەواتە ئەبێ هۆکارێک هەبێ کەوا بکە ئەم ژیانەتان ئاوا لێ تێکچوو بێت ینی تۆ بگەڕێ وەکو خاتونێکی ئاقل وەکو مناڵتان هێوەیە یەک مناڵتانەیە تۆ تازە بووی بە دایکی مناڵێکیش وەکوی کە دایکی مناڵێکی خاتونێکی لە نەماڵی خۆتە کە خۆش دەزانی کە ماڵی باوکت کێشە مەشاکلێکی زۆری تیا بۆ و ویستوتە بەس زەواجکەی نەجاتە بێ لەو کێشانە کەواتە مەهێڵە بە هیچ شوێک لەناو ئەو خێزانی خۆتە هەمان کێشە و ناڕەحەتی دووبارە بێتەوە تۆکو ژنێکی ئاقل و سەلارۆک و دایکی مناڵێک هەوڵ بە لە هاوسرت تێبگە هەوڵ بە دانیشە لەگەڵی قسە بکەن پێکەوە ئەنی بۆی ئەم خێزانە هەر چۆنێ بێت تێک نەچێلێتان